سەوسان سلااو لە ئێوە سەوسان ئەمڕۆ لە شاری سلێمانی ناوەندی حەوتڕەنگە بە هاوبەشی ڕێکخراوی ڕابێتە دڵ ئەلقەمەر پێشانگایەکی هاوبەش بۆ هونەرمەندانی کورد و عێراقی دەکاتەوە. دیارە پێشانگاکە ئەم تابلوانی کە لێرن بەرهەمی هونەرمەندانی عێراقی و کوردن کە ئەمڕۆ لێرە لە هۆڵی داوا سەعات 6 پێشانگاکە دەکرێتەوە بۆ ڕیبینەراندا. من بەڕێز بەختیار سەعید سەرپەرشتیاری ناوەندی حەوتڕەنگە لەگەڵم ئامادەیە و گفتوگویەک دەرباری پێشانگاکە لەگەڵ بەڕێزیان دەکەین. کاک بەختیار سلااوت لێبێ بە ئەرک نەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم. ئەمە چەندەمین پێشانگا یاخود پرۆژەی ناوەندی حەوتڕەنگەیە لە ئەوەڵی ساڵی 2024 هەتاکو ئێستا؟ ئەمە دەبێتە هەشتامین بڵێن چالاکی ناوەندی حەوڕەنگە. دیارە ڕابێتە لە قەمەڕێکێکە لەو ڕێکخراوانەی کە لە عێراق بۆ ماوەی 2 ساڵە کارەکە بە بەردەوامی لە بواری شێوەکاریە. ساڵی ڕابردووش لە سلێمانی هەمان ئەم فستیڤاڵیان ڕێخست کە بڵێن فستیڤاڵەکە تێکەڵاوکردنی توانەکانی کاری هونەریە لە نێوان سلێمانی و شارە جیاوازەکانی عێراق. بەدڵخۆشە ساڵی ڕابردوو دەنگانەوەیکی زۆر باشیایەوە. ئەم ساڵیش کۆمەڵە هونەرمەندی ئاست جیاواز بەشداریان کردو هەم لە کورد هەم لە عەرەب. دیارە بڵێن بۆ پێشانگاکە تایتڵێکی دیاریکراو نەبوو کابێت هونەرمەندەکان لەسەر و تایتڵە کار بکەن. ئازادیەکە بۆ هونەرمەندەکان کە چۆن کار بکەن لەمان کاتە لە ڕووی ماتریاڵ و ئەندازەشەوە هونەرمەندەکان هەر ئازاد بوون. ژماری ئەو تابلوانی کە ئەمڕۆ لێرە نمایش دەکرێن چەندن و چەند هونەرمەندی کورد و عێراقیش تیا بەشداریان کردووە؟ 100 تابلۆ نمایش کراوە. تابلۆکان با بڵێم 8 هونەرمەندی کورد بەشداری کردووە، باقی هونەرمەندەکان هەمووی شارە جیاوازەکانی عێراقا. تابلۆکان گزارشتن لە چی کاک بەختیار؟ بەشێکی زۆری با بڵێن چونکە بڵێن هەم هونەرمەندی ژنی تایە هەم پیاوی تایە. دیارە گەر سەرێکی زۆرێک لە کارەکان بکەین فۆرمی بوونی کەسایەتی ژن لە ناو کارەکانە هەیە. لەمان کاتە ئەو لایەنە بیناسازیە کۆنەی کە لە شارە جیاوازەکانی عێراق و بەتایبەت لە بەغایە وەکوەوەی کە پێی وتراوە شەناشیل ئەمانە هەمووی ڕەنگی یاوەتەوانێ. کارەکان پاراستنی با بڵێم هەوڵێکە بۆ پاراستنی ئەو کللتورەی کە لە ڕابردووە لە عێراقا هەبووە. ئەمانەیانە جاری کە لە ڕێگەی کاری هونەرەوە زیندویەک ببەخشنەوە بەوە ئەگەرێک هەیە یاخود ئاواتێک هەیە کە جارێک کە ئەم کللتوری بیناسازیە جارکە لە عێراقا سەر هەڵباتەوانێ و با پارێزرایی بمێنێتەوە چونکە دوجار ئەمە بەشەکە لە کللتوری عێراق. کردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە کارێکی هاوبەشە لە نێوان هونەرمەندانی عێراقی و کوردە. ئەمە چ پەیامێکی لە پشتە؟ پێمەکەمە پێویستە یەکتر بناسین، یەکترمان ناسی با بڵێن سوودمەند دەبین لە ئەزمموی یەکتری. لە هەمان کاتە ئەتوانین پێکەوە کاری هاوبەش بکەین. ئەوان ئەمڕۆ هاتوونەتە سلێمانی ئەمەتوانین جاری کە بچین لە بەغا لە ڕێگەی ئەمانەوە پێشەنگا و پرۆژەی هاوبەش بکەین. دیارە کارەکان چەند لایەنێک هەیە جگە لەوانش. ئێمە کاتێک بڵێن بنمونە من ئێساییکێک لە تابلوانی کە لێرە نمایش کراوی کارێکی یەکێ لە هونەرمەندەکانە ئەگەر سەرسام بم بەیەکی لە کارەکان توانم بڵێم ئێمە توانین بەیەکەوە پرۆژەیەک دروست دەکەین بۆ ساڵی داهاتوو لەگەڵ کۆمەڵە هونەرمەندی تری عێراقیە. ئێمە ساڵانە و پرۆژەی سمپۆزۆممان هەیە ئەتوانین لە ناو ئەمەیە خەڵک هەڵبژێرین بۆ ناو پرۆژەکە. ئەوانش بە هەمان شێوە کاتێکە سەیری هونەرمەندە کوردەکانەکان بە هەمان شێوە توانن سوودمەندن لە ئەزمموی ئەو هونەرمەندە کوردانی کە بەشداریان کردووە. ساڵی ڕابردووش هەمان پێشانگای هاوبەش لە نێوان بەڕێستان و ئەوانجا هەبووە. ئەم پێشانگایانە لەلایەن ئەوانەوە چۆن هەڵەسەنگێنرێن و لەلایەن بەڕێستانەوە چۆن هەڵی ئەسەنگێنن کردنەوەی پێشانگای هاوبەش؟ دیارە هەردوو لە لیژنەی هەیە. بەشداربەکانی عێراق بڵێن ئەتوانین بڵێن دوو بەشی لەخۆ گرتووە. تابلۆی تایە لەمان کاتە سیرامیک و کاری دەستی تایە وەکو چنین با بڵێن. لەوە بەدەری نەبووە، بەڵام تابلۆکانی با بڵێن کوردستان یاخۆ سلێمانی هەمووی تابلۆکانی زۆربیان لە ڕەنگی ئاوی دروستکە. ڕەنگی ئاوی یەکێکە لەو ڕەنگانەی کە هونەرمەندان زۆر کەم کاری پێکەن لەبەرەوەی سەلیقە و تایبەتمەندیکیە. بەڵام ئەگەر سەیری کۆی ئەم کارانە بکەین کەمتر کاری ئاوی تایە. هەمان کاریان بە بڵێن زەیتیان ئەکریلیک کردووە. بەڵام بە کۆ ئەتوانین بڵێن هەمە چەشنیەکی جوانی تایە لە ژیان و لە ڕەنگی جیاواز. لە پلانتانە ئەم پێشانگایە بەرنەتریش ببەنە شارەکانی تری کوردستان یاخود ئێوەش بە هەمان شێوەی کە ئەمان هاتوونە تا کوردستان و شاری سلێمانی ئێوەش بچنە عێراق و شارەکانی ئەوە؟ بۆ شارەکانی کە بڕوان ناکەم چونکە فستیڤاڵەکە بە ناوی سلێمانیەوەیە لەبەرەوە تایبەتمەندی سلێمانیە. بەڵام ئێمە قسەمان لەگەڵیانە کردوکە ئێمە بتوانین لە هەلێکی ترە ئێمەش پێشانگایەکی هاوشێوە بۆ نمونە لە بەغا بکەینەوانێ ئایا لە ناو ڕێکخراوی هونەرمەندانی عێراقیا بێ یاخود لە شوێنە جیاوازەکان واتە کەوێتە سەر ئەو پلانی کە تۆ لەگەڵ ئەم ڕابطەیە دروستیەکەیت. هیوادارم ئەنجامێکی زۆر باشی هەبێت.
کاک بەختیار ئەو هونەرمەندە عێراقیانی کە ئەمڕۆ بەشدارن هەمویان لێرە ئامادەیان هەیە لە نێو پێشانگاکەدا وڕای ئەوان چییە لەسەر ئەوەی کە لەگەڵ ئێمەی هونەرمەندانی کورد لەگەڵ هونەرمەندانی کووردا پێشانگایەکی هاوبەش دەکەنەوە. بەڵێ ئەوان هەموو هونەرمەندەکان هاتوون زۆر دڵخۆشم کە دێنە سلێمانی هەم بۆ خۆیان هەرێکێک لە هونەرمەندەکان بەتەبەت ئەوانەی کە تەمەنیکانێ تەجروبەیەکی پێشینیان هەیە لەگەڵ هونەرمەندان و خەڵکی سلێمانیشە لەبەرەوە زۆر دڵخۆشم کە دێنە سلێمانی بەردەوام ئەڵێ هەستەکەین لە ماڵی دووەمی خۆمانین لە ڕووی هونەری کەشەوانێ هەستەکە تەجروبەی تازا بینە چکە ئێستا بڵێن بۆ نمونە بەوە ناوەستن تەنها پێشەنگاکە هەبێ بڕیارە بەیانی سەردانی بۆ نمونە پەیمانگای هونەر جوانەکان بکەن کە ئەگەریە بچنە کۆلیجی هونەرەوانێ بچنە ماڵی هەندێک لە هونەرمەندەکانە ئەمانە پێکەوە هەمووی ئاشنابوونێکی زۆر باشی هونەری و کللتوریە. زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ ناوەندی حەوت ڕەنگە و ئەو کارە هاوبەشەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دەیکەنەوە. بەڵێ سەوسان لێرە هونەرمەندە عێراقیەکان بە دڵخۆشیەوە باس لەم پێشانگایە دەکەن بە تایبەت ئەو پێشانگا هاوبەشەی کە لەگەڵ هونەرمەندانی کووردا دەیان بێ ئەمڕۆ کات ژمێر 6 لە هۆڵی داوە ئەم پێشانگا هاوبەشەی هونەرمەندانی عێراقی و کورد دەکرێتەوە. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانە.